ڕووداوێک لە شاری هەولێر ڕوودەدا و کردارێکی تیرۆری ڕوودەدات. دام و دەستگاکانی ئاسایشی هەرێمی کوردستان لە ماوەی لە کەمتر لە 3 ڕۆژ بکەرانی ئەو ڕووداوە دەستگیر دەکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەبارەت بە پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان چی دەڵێن؟ دام و دەستگاکانی ئەمنی و ئاسایشی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئێستای ئاسایشی هەرێم و داهاتووی هەرێمی کوردستان چ پلان و بەرنامەیەکیان هەیە؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. تێگەیشتنت چییە بۆ دام و دەستگاکانی ئاسایش بۆ بوونی سەقامگیری لە هەرێمی کوردستان چی لێ تێدەگەیت؟ والله الحەمدولله زۆر باشە لە خوای بەزیاد بێ ئێستا کە گەر سەقامگیری لە هەولێر نەبێتن ئەو عالەمە ناتوانن ڕوو لە هەولێر بکاتن. ئەو سەقامگیری و عالەمە ڕوو لە هەولێرەکە لە خوا بەزیاد زۆر باشە ئاسایشمان گەلگە لە باش. پێت وایە پاراستنی هەرێمی کوردستان شارەکانی هەرێمی کوردستان تەنها ئەرکی ئاسایشە یاخود دەبێ هاوڵاتیش بە هەمان شێوە هاوڵاتی زیاتر دەبێت لە ئاسایش ئەوڵ بداتن. هەر شتێکە بێ ئەو خەبەر بدە هەر شتێک بچکە ئاسایش بەتەنێ هەمووش پێ ناکرێت. هەندێک لایەن دەیانەوێت کێشەکانی خۆیان بگواستنەوە بۆ هەولێر بۆ نێو هەرێمی کوردستان. تۆ وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان و هەولێر تێڕوانینت چێ لەسەرە؟ وڵام من بەڕاستی ڕەخنەم هەیە لەوەی یعنی هەر کەس کێشەی خۆی بالای خۆی حەلیکە. ئاسایش چۆن دەبینی ئاسایشی هەرێمی کوردستان هەولێر سەقامگیریەکەی؟ والله 100% باشە. 100% باشە. والله 100 تەقەرات دەبی لێرە شتێک دەبی لە ئەمریکا لە پاریس ئەو شتە دەبی. ئێمە زۆر باش. باشە پێت وایە پاراستنی ئەو سەقامگیرەی کە لە هەرێمی کوردستانە تەنیا ئەرکی هاوڵاتی بێ؟ ناچ هەمومانە. ئەرکی ئاسایشە هاوڵاتیە فەرمانبەرە. ئەمان نانی هەر شتێکم دیت دەبی خەبەری ئاسایشی ئەدی کابرادی ئەمە لە چ تەقریبی دەکە ئەوەڵ زانم نی دەکوچ خۆ ناگاتە ئەسەرەوە. ئەوەڵ سەرزەڕۆکە لێ من دەدا بازاڕەوە دەستی ئەمە بریندار دەبم برای من بریندار دەبی. باشکەوای بوونی ئەو ئاسایشە لەو ناوچەیە بۆ ئێوە زۆر گرینگە. ئەی چۆن ئەدێمە مەچە دەژی؟ ئەرێ وەڵڵە زۆر میمە ئاسایشمان هەیە لە خوای بەزیاد. ئەگەر ئاسایش تێک بچژێت تەسیر لە ژیانی تۆ دەکەن؟ چۆن ناکە 100% من ناتام لێرە دانیشم. مەسەلەی دزی چۆنە ینی دزی لە شاری خصوص لە بازار زۆر کەمە. ئەن بە شەوشتا ئاسایش طبعا ئاسایش چاوکراون دەستیان خۆش بێ. ئاسایش بۆ ئێوە چەندە گرینگە؟ زۆر گرینگە. زۆر گرنگ زۆریش. لەو فترەیە ڕووداوەک بوو لە هەولێر لە ماوەکی کەم توانرا تاوانباران دەگیر بکرێ. هەست چۆنە بەرامبەر بم؟ سەی دەستخۆشیە سپاسیانەکەین کەوا ئاسایشی وڵاتەکەمان بپارێزن. بپارێزن. باشە پێت وایە بەس دەبی ئاسایش ئەمنیەت بپارێزیان دەبی هاوڵاتیش بەشدار بێ. هاوڵاتیش بەردەوام بیلەگەری. هاوڵاتیش بەردەکو بە هەردووچی دەکرێن. بە هەردووچی دەکرێت. گواستنەوەی کێشەکان وڵاتێک کێشەیەکی هەیە حزبێک کێشەیەکی هەیە لە وڵاتێک گواستنەوەی بۆ نێو هەولێر یان بۆ نێو هەرێمی کوردستان پێت وایە ئەمە لە خزمەتی کوردستانە؟ نەوەڵا بێگومان لە خزمەت نییە لە خزمەت هێمن و ئارامی ئەو منتیقەیە نابێ ئەبەت یعنی هەر یەکە و کێشەی با لە وڵات خۆی چارە سەرکە. یعنی تۆ پێیان دەڵێ تکایە کوردستان تێکمەدەن هەولێر تێکمەدەن. بێگومان هیوادارم ئینشاءڵڵا ئەو هێمن و ئارامیایی بەردەوام بی ئینشاءڵڵا قەت لێمان تێک نەچێ. بەڕای من پەکە لە خەباتی سەربازی هیچی بەدەست نایە لەوان باشترە بچنەوە وڵاتی دووچاو و خۆپیشاندان بکەن و کاری ڕێکخراوی بکەنەوە زۆر باشترە لەوە. لێرە لە ئازیەت زیاتر لە کێشە بۆ خەڵکی کوردستانی خۆمان زیاتر هیچ بەربوومەشیان. باش لە ڕابردوو هەندێک ڕووداوی کوشتن تیرۆرکردن ڕوویدا لە هەولێر ئەمە زیانی هەبوو بۆ؟ زۆر زیانی هەیە. ئەستان هەر شوێنێک چەندی ئەمان بۆ خەڵکی باشە
یعنی تۆ کە دیبلۆمات کارەشی تووشی دەکوژی لێر چی استفادەیە بۆم خەڵک زەرەر دەکات بازرگان زەرەر دەکات کاسبکار زەرەر دەکات پێ دوایە ئامانجێکی لە پشتەوە بی تێکدانی ئاسایش حتمما وایە حتممەەوە لەگە هیچ زانیە حتمما یعنی خەڵکی تر دەست لە پشتیان دەدا بۆ کاران بەلاخوای بە زیادبی هەولێر و کوردستان لە هەر هەموو جەیەکی باشتر وەختە برێم لەگە ئەوروپاییەک لە ڕووی ئەمنیە ینی خۆشحاڵنەوەی کە داخوای بە زیادبی بەزەوەندێ بێکاری و بێ ئیشی و بێ ئەو شتانە ئیشاءڵڵا لەگەرا حکوومەتە نوێ ئەوش چادەبێتمانەیە بە کاک مەسرور ئیشاءڵڵا چادەبێت باشە هەندێک پارت هەندێک حکوومەت هەندێک لایەندیانوێت کێشەکان بین هەولێر کێشەی خۆیان لە دەرەوە دەین هەولێر تۆ چی دەڵێت وەکو خەڵکی هەولێر وەکو دانیشتوێکی ئەم شار و ئەو وڵاتە وڵە بلێم چی یانی ئەگە بینێرە ئەچ دەبیتە هەموو ئاژاوە پیا دەبیتن یعنی لە خزمەتی خەڵکی کوردستان نییە ناوە لە خەڵکی کوردستانی ئەگە بە خۆمان بەڕێ بچین زۆر باشتر یێنە لۆ بێگانە بێت تێرە هەموو ئاژاوە پیا دەبێت بۆ سەقامگیری بوونی ئاسایش لە هەولێر لە هەرێمی کوردستان چی دەڵێتە دام و دەستگاکان دەستخۆشی لەو ئاسایش و دژە تیرۆر دەکەم کە ئەو ئەمن و ئاسایشی هەولێر و کوردستانی پارێزتووە ئەمە دەکەن ئەمریان درێژ بووی زیاتریان بێت توش ئەوە وەزعی کە دو سۆ ڕێژەی بەدات هاتە سەر ئەو مەدعمەی کافرێران بڵێن خلالی ئەو فترێ ئەوانەیان گرت شتێکی نادرە ینی کەم هەیە لە دەوڵەتان ئەو شتانە ڕوو بدات یعنی ئەو دەستگیرە بکاتن کەوایە سەقامگیری و پاراستنی ئاسایش وەرە سەعات 12 شێو یەک شێوەرە ئەو بازارە قەیسەریەی ئەو ئەشیانە بای ملیار دینار لەو بازارە لە پێش دوکانەیە 100 دەفتەر نییە لە پێش دەرکێ بوو کەسەی ناتوانێت دەستکاری ئەمە ئەمان نییە بەخۆی ئەو ئەمانە لە هەولێر هەیە باوەڕتەوی لە ئەوروپای باشە هەندێک کەس دەیانەوێت کێشەکانیان بینە هەولێر هەندێک وڵات هەندێک لایەن تۆ چیان پێ دەڵێ لێمان ئەمە ناتوان ئەگەر خۆمان یەک بگرین کەسێک ناتوانێت ئەبەت ئاسایش و سەقامگیری بۆ تۆ چمانایەکی هەیە لەم شارەدا لەم وڵاتە زۆر پێویست زۆر پێویست دڵخۆشی بە دڵخۆشم بە ئاسایش و بە لە ماڵەوە کە دەخەوی ئارام دەخۆ بە ئارامی دەخۆ کێشت نییە ناوەڵڵە چیان پێ دەڵێ ناڵی دەستان خۆش بێ دەستیان خۆش بێ زۆر سپاسیان دەکەین زۆر مەمنونیانی باشە تۆ ئەگەر شتێکی نامۆ ببینی بزانی ئەو کەردارە خەتەر لەسەر وڵاتەکە دروست دەکات پێ دوایەوە ئەرکی تۆی دەبی ئاگاداری بەرچێتێبی ئاگاداری کەوایە پاراستنی دەم و دەستگاکان تەنیا ئەرکی ئاسایش نییە هاوڵاتیانیشە ئێوە کاسبکاری قەدیمی هەولێرن سەبارەت بە ئاسایش ئارامی لە هەولێر چی دەڵێن وڵڵا لەخوای بەزەوی زۆر باشە دوکانەکانتان چۆن بەجدێڵن قفلی باشی لێ دەنیان زۆری ئەتیادەسبێنێ بەزێت زامخانە هیچ دەگۆڕنی کێشە نییە لەخوای بە زیادی باشە ئەو جیاوازێت چییە دەبینرێنی لە زۆر شوێن ئەو حاڵەتە نییە ینی دوکاندار شت بەجی بهێنێ ینی خۆی بەزیاد و ئەمن ئامانێت لەخوای بەزیاد زۆر باشە و هیچ لە شاکریش نییە و لەخوای بە زیادی با لە مەفهومی ئاسایش و سەقامگیری و ئەمنیەتەوە دەست پێ بکەین بزانین پایەکانی ئەمنیەت ئەو پایانەی کە سەقامگیری دێنێتە کایەوە چی ئەمنیەت وەکو مەفهوم لە کۆنەوە تاکو ئێستا بە زۆر گۆڕاوە و مەفهومە جاران ئەمنیەت ئەوە بوو هەر وڵاتێک کە دەبابە و تیارە و چەکی پێشکەوتوی هەبوو ئەو وڵاتە ئەمنیەتی هەبوو لە بەس پاشا ئەو مەفهومە گۆڕا لە ئەمنیەتی وڵات بۆ ئەمنیەتی تاکە کەس زۆربەی زۆری وڵاتان تیارە و چەکی پێشکەوتوشە هەیە بەڵام ڕەنگە ئەمنیەتی تاکە کەس لەلایەن جێبەجێ نەکرابی مەفهومەکە گۆڕانکاری بەسەردا بەڵێ ئەمنیەت ئەوەیە هەر تاکەک لە ماری خۆی هەر کەسێک هەست بە ئامان بکە بە دڵنیایی بکە لە سەر و ماڵ و لە کەرامەتی پارێزراوی جا ئەو کەسەی تهدید دەکات لە سەر و ماڵ و کەرامەتی ئەوە ئایا تهدیدێکی خارجیە و یاخود تهدیدێکە ناوە خۆت و زۆر جار لە هەندێک وڵاتان دەستگا ئەمنیەکان خۆیان دەبنە هۆی ئەوەی کە دڵا ڕاوچێل و هاوڵاتیان دروست بکەن و
وا بکەن کە ئەمنێتان تێک بچین ئێمە لەو مەفهومەوە بەڕای ئێمە پێویستە هاوڵاتیان کار و چالاکیەکانی خۆیان جێبەجێ بکەن ڕۆژانە بستنە سەرکاری خۆیان و بگەڕێنەوە بەبێ ئەوەی هەست بە دڵە ڕاوچێ بکەن لەوەی کە مەترسییان هەبیتن لەسەر ماڵیان لەسەر ڕوئی خۆیان یاخود لەسەر کەرامەتی خۆیان بۆیە هەوڵمانداوە هەر لە سەرتاوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر کە سنووری چالاکی ئێمەیە هاوڵاتیان ڕۆژانە هەست بە ئاسوودەیی بکەن و هەست بە هیچ ترسێک نەکەن لەسەر ئەوەی کەسێک بێت تەحەدایان لێ بکە لەسەر ڕوئی خۆیان لەسەر سەر و ماڵیان و لەسەر کەرامەتیان زۆر جار دەگوترێت ئاسایش و پۆلیس بە تەنیان ناتوان کارەکانی خۆیان بەڕێوە بن بە شێوەیەکی سەرکەوتوو کە وەکو ئێستا ببێت بە نمونە هاوڵاتیان لە چێوەی ئاشکراکردنی ئەم ڕوودا و تاوانبارانە طبعاً سوپاسی هەستی هاوڵاتیان دەکەم کە ئەوەندە متمانیان بە ئێمەیە ئێمە کوڕی ئەو وڵاتینە هەل لە ناوانیشی ڕەنگە خۆم ماڵم لەگەڕەکەشی شعبی بێ ناو خەڵکە داین و شانازی دەکەین بە هاوڵاتی خۆمان و هەروەها سوپاسیان دەکەین و هاوکاریەکانیان ئەمەش پشت ئەستورین بە هاوکاری هاوڵاتیانمان کە ئەوەندە حەز لە ئارامی و حەز لە سەقامگیری و حەز لە ئەمنیەت دەکەنەوە هێزی خۆتان لە هێزی هاوڵاتیان دەبینەوە ئێمە هێزیمە لە هێزی هاوڵاتیانە کارمەندی ئێمە هەمووی کوڕی ئەو شارەینە و خۆشمان کوڕی ئەو شارەینە و لێرەڕا جارێشترش ئێمە سوپاسی هاوڵاتیان دەکەین هاوکاریە ئەلو ئەو هاوکاریانەی کە ڕۆژانە پێشش بە ئێمەی دەکەن و هەز دەکەن ئاسایش ڕۆڵەی خۆیتیان و ئیش و کار و خزمەتیمە بەرز دەنرخێن کە بۆ ئەوانە بۆ خۆشی ژیانی وانە ئێمەش دائیمان هەوڵ دەدەین لەو ئاسەدا بین کە ئەو بەرپرسیارەتیە گەورەیە لەسەر شانمانە جێبەجێ بکەین بەوەی کە بتوانین کە ئەو ئەمنێتی ئەو خەڵکە کە شانمانە جێبەجێ بکەن کە خەڵک لە ماری خۆی بە ئاسوودەیی کار و چالاکیەکانی خۆی بکە لە شاری هەولێر لە ماوەی 12 ساڵ لە 2007 تاکو ئێستاکە ئەو ڕووداوانێک کە ڕوویان داوە 6 ڕووداوی ئەمنی ڕوویداوە و هیچیشیان 3 ڕۆژ 4 ڕۆژ تێنەپەڕیە لەسەر ئاشکراکردنی ئێمە هەروە بووینە و هەرواش دەبین هەر کەسێک جورئەت بکاتن بێ پێشێلی ئەمە قەدەسادی خەڵک بکە پێشێلی ژانی خەڵک بکە بێگومان ڕوبەڕوو دەبینەوە و دەرفەتی نابێتن لۆ خۆ دڵنیایی دەدەن بە خەڵکی کوردستان دکتۆر بابینە سەر ئەو ڕووداوە گرنگە ئەمنیەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان ڕوویدا و بوو بە بەشێک لە هەواڵە گرنگەکانی میدیاکانی دنیا بەڵام دوای 72 کاتژمێر جێبیستی ئەوە بووین کە دام و دەستگاکانی ئاسایش توانیان تاوانباران دەستگیر بکەن ئەس دەکەم بە شێوەیەشی گشتی بازدە و زۆرە ڕووداوانە بکەم کە بە دەرەجەیەک بە ئامانجکردنی ئەمنیەتی هەرێمی کوردستانە لە ناو پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێر کردەوەیەکی ترسنۆکانە بە زول و بەرگێکی مەدەنی لە کافتریایەک کەسێک هەستەوە بە دەمانچە هەوڵدا خەڵکێک بکوژی ئەوە پێش هەموو شتێک بە ئامانجگرتنی ئەمنیەتی ئەو وڵاتەیە کەواتە بە ئامانجکردنی هەموو تاکێکی ئەو وڵاتەیە ئەمنیەت بۆ هەموو کەسێکە دەستگیرکردنی تاوانباران لە ماوەی 72 کاتژمێر شتێک کەمتر شتێک زیاتر ئەمەش هەر دەستکەوتێکی گەورە بوو ئەمە چۆن کرایە هەروەکو باس کرد تەبان 72 ساعتی ڕێک بوو کە ئەنجامدەری سەرەکی ئەو کردەوە تیرۆریستە دەستگیر کرا و دوای سەعاتێکی تریش سەرپەرشتیاری گشتی ئەو کردەوە دەستگیر کرا کە بە خۆی تەدبیر کرد و تەبان کردەوەیە ئەو کردەوەیە بەرنامەدا ڕێژرا بوو چەند مانجێک پێشتر بەرنامەیان بۆ دانابوو کاریان لەسەر کرد بە شێوێکی نهێنی و تاکو ئەو ڕۆژە جێبەجێیان کرد ئایا دەستگیرکردنی تاوانباران تەنیا هەوڵ و هیمەتی ئێوە بوو یان هاوکارەی دام و دەستگای دیکەی وڵاتانی دراوسێشی لەگەڵدا
ئەوە یەکەم جارە کە کارمەندێکی کۆنسڵخانەیەک دەکرێتە ئامانج هەتا ئێستا شتووە ڕوونەدایە ئەوە ئێمە توانیمان کە وەکو جناوت باس کرد لە ماوەیەکی قیاسی 72 سعات دەستگیریان بکەین تەنها بە هەوڵ و کۆشی خۆمان بووە بەبێ هاوکاری بەبێ کەلیمەیەک زانیاری هیچ لایەنەک بەبێ هیچ هاوکارێکی تەکنۆلۆژی یاخود معلوماتی تەنها بە پشتبەستن بە ئیمکانیاتی کارمەندەکانی خۆمان بە ماندیبوونی کارمەندەکانی خۆمان بە شەو نخوونی ئەفسەر و کارمەندانمان و بەو خبرە و ئەزمونەی کە ئێمە هەمانە لەو مەزارەدا جێبستەوە دوو کاژمێر هیچ نەخەوتون تا تاوانباران دەژین ئەو ماوەیە نەک هەر ئەمن و زۆربەی زۆری ئەفسەر و کارمەندانمان کەس نەخەوتن بەبێ خەو بەبێ هەز بە ماندی بکردن بەبێ پسانەوە بە شێوەیەکی بەردەوام متابعەتی چڕوپڕ توانیمان هەر هەموو ئەو خەڵکانی دەستیان لەو مەوزوعە هەبوو دەستگیر بکرێن. با لەوە دەست پێ بکەین بزانین دۆخی ئەمنی هەولێر دوای ڕووداوەکانی ئەمنی ڕابردوو ئێستا بە چ شێوەیەک هەولێریش وەکو پایتەخت بەو پێگەیە سیاسیە و کە هەولێر لە گۆڕانکاریەکانی نوێی عێراقدا دوای 2023 پێگەیەکی زۆر گرنگی سیاسی بووە و بەشێک بووە لە هەموو ڕووداوە گرنگەکانی عێراق و تایبەتمەندی خۆی پاراستووە لە سەروەریەکانی خۆی لە ئازادی ڕادەربڕینەکانی خۆی و جوولەی هەولێرش لە هەموو جمو جۆڵە سیاسەکان بۆ ئێستهداف کرایە پێشووتر لەلایەن قاعیدا داعش و ئێستاش ئەم کردەوە تیرۆریستی کە ئەنجامدرا بەو شێوازەی کە هەڵکوترێتە سەر دیپلۆماتێک لە ناو ڕێستورانتێک لە هەولێر کە ئەمە ئارامی تێکەدا سەقامگیری دەشێوێنێت بەڵام ئیجراعاتەکانی دەستگاکانی ئەمنی خۆمان و هاوکاری هاوڵاتیان نیشتمانی تێکە دائیمەن لێک نزیکەوە کە ئەمە زیاتر بڕوا متوانە بە هەموو لایەکمان دەدات کە بڵێ پایتەخت سەقامگیرە و ئارامیەکە و دام و دەستگاکانیشی بۆ پەڕی دڵسۆزی و پەرۆشیەوە بە دوای هەموو هەوڵێکن کە بتوانرێت ژیان و پشێوی پایتەخت تێکدا. باشە لە ڕابردوودا شەڕی داعشکرا سەقامگیری لە هەولێر هەر پارێزرا بوو یعنی ئەو سەقامگیریە فاکتەرێک بۆ وەکو باسی لێوە دەکرێت فاکتەری پێشکەوتنی ئەو شارە بوو ئێستا دڵڕاوە چێک تا ڕادێک لەم لاو لەولە باسی لێوە دەکرێت چی دەڵێن بە تاکید دەڵێن وەکو جنابەت ئەمەش بێک قاعیدا چی بەسەر عێراقدا هێنا معلومە شارەکانی عێراق چۆنی کردامانت هەولێر بەدەر نەبوو لەو ئیستیهدافکردنە و لێدانە و هەموو هەوڵەت کردەوە تیرۆریستەکانیان بەڵام دەستگاکانی ئەمنی ئێمە ڕوبەڕیان بنەوە هەموو ئەوانەشیان و هەموو ئەو تاوانانەی لە هەولێر ئەنجام درایە تاوانکارەکان و هەموو ئەوانێک کە پەیوەست بوون ئیجراعاتی ئەمنی دەستی دەستگای ئەمنی و یاسای ئێمە گەیشتی تا ئەو کەسانە بۆی بنبڕ کرابنەوە داعشیش بە هێرشەکەی کە داژیکردنی بەشێکێک لە سێ خاکی عێراق نێزیک بوونەوە لە پایتەخت هەوڵەکانیان بەڵام توانرا ڕابگیرێ و ئەم متمانەیە هەبووە بۆیش هەم هەرێم هەم پایتەخت ئەم گەشە و پێشوەچوون و ئاوەدانی و سەقامگیری و استقراڵی کە هەیەی ئێساش بەردەوامە بەڵام لە هەموو حاڵەتێکدا پرۆپاگەندەی نەحەزانیش هەیە کە دایمەن هەوڵ دەدرێت بابەتەکان بەلاڕێدا بن قەزیەکان بشێوێنن لە بابەتە سەرچەکەی لای بدەن پەیامی دڵڕاوچێ بدەنە خەڵک بێ متمانەی بۆ خەڵک دروست بکرێتن بەڵام خەڵکی ئێمەش ئەم بڕواایی وەرگرتووە ئەم متمانەی هەیە و دڵنیاشە لەوەی بۆیە مەسەن هەمان ڕێستوران بە فترەیەکی کەم بۆ شەو خەڵک چۆوە ڕێستوران دەکەی بڕواە دڵیابوون کە ئەو جەریمەیە کە کرای ئەم کاتاوانی ئەنجام درایی ئیجراعاتەکان دەگاتە نەتیجەکەی خوونەوە ئەو سەقامگیری پایتەختیش بە دڵنیاییەوە دەڵێن بە جوهودی ئەم خەڵکە دڵسۆز و ئەم بریارە درست و تەواوانەی و ئەم دام و دەستگایانەی ئێمە هەر سەقامگیر دەبێت و خەڵکی ئەو متمانەی هەیە باشە زۆر جار دەگوترێت دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیس لە هەرێمی کوردستان بەهێزن چاوکراون سەرکەوتوو بوونە لە یەکلاکردنەوەی کەیسەکان بەڵام هەندێک جاریش دەگوترێت ینی بەتەنیا بەدام و دەستگاکان ئەو کارە ناکرێت هاوڵاتیانیش ڕۆڵێکی باشیان هەیە لە پاراستنی هەولێر و هەرێمی کوردستان بە تاکید خۆ دەستگای ئاسایشە پۆلیسە هێزەکانی پێشمەرگە تێدانە لە ئەندە لژنەی ئەمنی ئاژانسی پاراستنی هەرێمە هەموو ئەو دام و دەستگایانە کە خەڵکێکی لە دیوی پشتەوە هەنابیندرێتن کە لەم دەستگایە کە ئیشێ دەکاتن و کار لەسەرەوە دەکاتن و
و هەڵوێستی هاوڵاتیش بەردەوام هاوکار بووە بەردەوام سەرچاوەیەکی گرنگی زانیاری بۆ ئەو دام دەستگایە نەبوونەوە وە لێک نزیکبوونەوەیەکی تەواو ینی ئەم خەڵکە هەموو دەستگایانە بەی خۆی دەزانێتن و سەقامگیری و ئارامەکە بەی خۆی دەزانێت و بەو نزیکیەی و پاڵپشتێکی بەهێزی دام و دەستگای ئێمە بوونە چۆن خۆڕاگر بوونە بەرامبەر شەڕی تیرۆریستانی داعش پاڵپشتی هێزی تەواوی پێشمەرگە بوونە بە هەمان شێوە پاڵپشتی تەواوی دەستگا ئەمنیەکانن و هاوکار بووینە بە شانازیەوە دەڵێن ئەم سەروەریە و ئەم یەک کارکردنەی دام و دەستگاکانی حکوومەت و خەڵکیمە بەردەوام بووە. هەندێک جار هەندێک لایەن پارتی جیاواز بیر و بۆچوونیان ئەوەیە کە دەکرێت گۆڕەپانی هەرێمی کوردستان بەکاربهێنن بۆ یەکلاکردنەوەی حیسابات و کێشە و گرفتەکانی ئەوان. مە پێدوانیە مافی ئەوان بێت کە بێن لێرە لە کوردستان بتوانن بۆ خۆیان شۆڕش بکەن خەبات بکەن تەصفیە حیساباتی خۆیان بکەن. ناخرکا کامەران تۆ یعنی ئەمە مشکلە بۆ هەرێمی کوردستان دروستەکەی. ئەگەر هەر حیزبێکی بۆ نمونە خۆرهەڵاتی کوردستان مەفرەزەیە بکات لە ناو خاچی کوردستانەوە یعنی بەکاری بێنێک و بنکەوەک و قاعیدا بۆ لێدانی جمهوری ئیسلامی ئێران جمهوری ئیسلامی ئێران یەکەم شت کە ئیکات کاردانەوەی ئەبێ ئەوە کە خۆمانی بین ڕۆژانە تۆبارانی ئەم وڵاتاکە بۆ تورکیا بە هەمان شێوەیە یعنی ئەمانە بۆ نمونە حیزبێکی وەکو پەکەکە با بچێت لە باکووری کوردستان مەفارێزکە ئەوەیە سنگەری خەباتکردنی ئەوان و سلمێنراوە کە تۆ یعنی 100 ساڵ شۆڕشکەیت بە تفەن و بە کلاشکۆف بە یەک ڕۆژین فاوزە نابێت بۆیە یعنی ئەمە زەرردانە لە مەسلحەتی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان و مەشغوڵکردنی سەرکردایەتی سیاسی و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆشی هەرێمە بە کۆمەڵێشتی زۆر بێماناوە کە لە جیاتی ئەوانە بێ خەریکی حکومڕانی بن خەریکی شەفافیت بن خەریکی دژایەتیکردنی گەندەڵی بن بەگەڕخستنی ئابوووریەکی بەهێزی کوردستان دامەزرانی ژێرخانێکی ئابووری باش ئەوەیە باشە ئێستا دەبینین هەندێک ڕووداوی ئەمنی هەن لە خاڵە سنووریەکانی تورکیا شەڕ هەیە لە نێوان پەکەکە و سوپای تورکیا لە ماوەی ڕابردوودا بینیمە لە ناوچە سنووریەکانی حاجە ئۆمەران چەند شوێنێک بە تۆپی سوپای ئێران بردومان کرا و لە ڕابردوودا لە هەولێر هێرشێکی تیرۆریستی هەنی پێ دوایە شەڕەکە بە شێوەیەک لە شێوەکان گۆڕدراوە کە پێشتر شەڕێکی ئابووری بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرا ئێستا فۆکسەکە لەسەر تێکدانی سەقامگیری کوردستان وەڵاهی من حەزەکەم شتێک بڵێم یعنی حەقاوانی کە وا بیرەکەنەوە ئەمە وەکو مەسەجێکی زۆر جددی وەربگرن من حەزەکەم حقەتێکی بە تۆی بڵێم کە کامەرە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان هەتا ئێستا لە سەتایەکی قووەتی خۆی بەکارنێناوە دژی ئەم محاولاتانە هیواداری نەگاتە ئەوەی کە بڵێن ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و هەروە بێتەوە ئاژانسی پاراستن و هێزی ئاسایش مەجبور نەکرێن کە ئەو قووەتەی کە هەیە کە زۆر کەم کەس لە کوردستان نەزانێ ئەو بەکاربێن چکە کەوایان بەکارهێنا ئەو کاتە یعنی ژیان بۆ ئەو کەسانی کە بمەبەست یعنی لە سەقامگیری هەرێمی کوردستان تێبن زۆر تاڵە بێ باش کەوای لە ماوەی ڕابردوودا یەکێک لە فاکتەرە هەرە بەهێزەکانی کوردستان ئاسایش و ئارامی هەولێر و هەرێمی کوردستان بوو پێ دوایە ئەم ئاسایش و ئارامیە دەتوانێت درێژە پێ دەربی ئەمە نەک درێژە پێ دەرەبێ ئەمە بەقوترە بێ لەبەرەوەی ئەوەی کە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بووە ئێستا بۆ بە سەرۆکی حکوومەت ئەو تەجروبەی لەگەڵ خۆی هێناوە و باش ئەزانێت ئەم چەند ساڵی کە دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ تیرۆر لەگەڵ بڵێن تیجارەتی مەوادی مخەدەر لەسەر بڵێن تیجارەتی دەرمان هی خۆراک چکۆمانە هەموو بڵێن ئاسایشن لە وڵاتەکە نەخێر بەڕێی من لەمە دووە ئێمە تا ئێستا چیمان بینیوە لە ئاسایشی هەرێمی کوردستان بەڕێی من بەرەو بەقوترە چین لەبەی کاک مەسرور خۆی تەجروبەی هەیە لەوەیە و زۆری جددیە لە مۆزوعە داهاتوو چۆن دەبینیم بەگشتی بۆ هەرێمی کوردستان من داهاتوو بەوە ئەبینم کە هەرێمی کوردستان بەرەو سەقامگیریەکی ئەمنی زۆر باشتر لە ئێستای ڕۆ بە بۆچوونی من ئینشاءڵڵا بە هاوکاری هەموو لایەنە سیاسەکان یعنی من ناڵێم بەس پارتی و ئێمە بەتەڵ نین سۆپەرمان نین بە هاوکاری بزوتنەوەی گۆڕیانێشێتی نیشتیمانی کوردستان و هەتا ئۆپۆزیسیۆنێکی سالم ئێمە بتوانین هەرێمی کوردستان بەرەو لەم 4 ساڵی داهاتووە بەرەو کوردستانێکی بەهێز لە ڕووی ئەمنی
و لە ڕێی ئابووری لە ڕێی خۆشگوزارانی من تەسەورەکەم ئێمە بەرەوە ئاڕاستە بە شەرتێک هەموو لایەنەکان هاوکاری بەڕێز مەسرور بەرزانی بن بۆی ئەو کارنامەی کە لە بەردەستیاتی جێبەجێ بکە بە هاوکاری ڕەفیقەکانی. بەرپرسانی دام و دەستگاکانی ئەمنی لە هەرێمی کوردستان تەواوی خەڵکی کوردستان بەگشتی و هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان بە تایبەتی دڵنیا دەکەنەوە کە سەقامگیری و ئارامی لەم شارەدا بەرقەرار دەبێ و چۆن نمونەیەکی باشیان بە داعش و هاوشێوەی داعشەکان لە ماوەی ڕابردوودادا کە دەیانویست سەقامگیری هەولێر و هەرێمی کوردستان تێک بدەن ئێستاش بە هەمان گوڕوتین و وە زیاتریش دەیانەوێت نمونەیەکی باشتر بەو کەسانە بدەن کە ئامانجیان لە ئێستادا تێکدانی بارودۆخ و ئاسایشی هەولێر و هەرێمی کوردستانە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.